سلاو هیوین دماغ خوش دگل دمی لحفگهاندنا کردان جه تماشوان خورا دخوازین. ابوي هيفيه كو ام كردان بجهين ايكو سرهاتي وبويرن لجهان دقوم بيك جهورين داخل شمو جفيري جي استوديو دنج امريكا لواشنطن دي سي ديت جلول بینران ورن ام پیگوا وان بابتان تماشا بکن. سیناتورا که نافدار امریکی دی بیجا چند روشا سوری آلوز با هند بجاره ما آلوز ترد بن. لیفا کولا که کرد جه رواندا کردی را پیدا چونه که بسر دیروکا کرد و کردستان دیکا. بنابر ده ترازوا سیاسیین کنگرس امریکی دا. هیزین دریاین امریکی سرکتنا که ده وگراندنا فروکن به فروکوان دا دیکا. راست امریکی جگالین دی ساغلم ترو و درشتر دجین لامریکا مها رمضانی چاوار سلاوین دوباره گلی تماشاوانان جبو ودیتنا پتر راستیان لسر روشا سوری بری هفتیه که دو سیناتور نافدارین امریکی سردانا ترکیه و اردنی کر سیناتور کارل لوین دموکراتی میشیگان گوتا جمارکا آماده بوین ناوندا کارنگی جبو آشتیان نفنتوی لواشنطن وان دگرا خدا لروشلاتا ناوین گهداری لباوریا جمارکا مزنا کاربدستین وان دوالاتانو ربرین رکابریا سوری و خلکی عادتی سوری کرد جه انجام او پیش نیاز دکا کو نقشه کی بیت دارشتن جبو چکرنا کومالن تایبتن رکابریه کو جه باوریا خلک سورینا و هر وسا ارمان جنوان بینا دست نشان کرن کرد کنکشن لور آماده بو. سیناتور لوین جسردانا اردن و ترکیه وگر یا دیگر راستیا کو اگر ری بیتا دان اسد وسا با آوای هوانا رفتار دیگر گلی خواه بکا چکی کیمیایی بکار بینا و گهنه دا داخوازن و گوهاستنا سیاسی دا صلاته اوه دیر ری خوش با دیکتاتورین دیجی لسر رکاوی هرن. لسرنجا لوین لوی سردانه لسر رکابریه بو یا کو کاریگری یا لشکری های لسر ارده لی نونراتیا گلی سوری ناکا. I know of no one who is proposing American boots on the ground. کەس ناناسم پێشنیازیەبوونی هێزی ئەمریکایی کردبێ بەڵام دەتوانین و پێویستی شەپشتیوانی لەگەلی سووریا بکەین لە ڕێی مەشقوڕایەنان و دابینکردنی کەرەستە و کەلوپەلەوە بۆیان و هەروەهاش لە ڕێی پێکێنانی هاوپەیمانێتێکی بەرفراوانی نێونەتەوەییەوە بە مەبەستی زیادکردنی فشارەکان بۆ سەر ڕژێمەکەی ئەسەد ئەمەش باشترین ڕێگەیە بۆ گواستنەوەیەکی وتوێژ لەسەرکراو بۆ سووریایەک بە حکوومەتێکی ڕەواوە کە ژیانی خەڵکەکەی بپارێزێ نەکێرشیان بکاتە سەر. سیناتور لوین سروکی کمیته چکان د جواتا سیناتوران دا گود اسد باوری به ایدئولوژیان رادیکالن ایران و حزب الله نینه لیوی آلیکاریاوان دویتن حتی دا صلاة دا بمینتن و چند معناوی دریش بتن چند درد مروفانی گل سوری خرابتر دبتن اگر اموی بزانن چما ام کارکی ناکن. There's Assad's use of chemical weapons against his own people. While I'm not a fan of red lines, ئەسەد چەکی کیمیایی دژی گەلی خۆی بەکارهێناوە هەرچەندە لەگەڵ دەستەواژەی هێڵی سووردا نیم چونکە ئەمە مەترسی وابەستەیەکی ئەمریکایە بەرامبەر گرتنەبەری هەڵوێستێک بەبێ بەرەنجامێکی دیاریکراو. لەو بڕواایەدا نیم ئەمریکا و هاوپەیمانەکانیشمان ڕێگە بدەن بەهێنانە ئارای تێکڕایی بۆ شەڕ لەسەر بەکارهێنانی چەکی کیمیایی لەلایەن ئەسەدەوە. ئەگەر ئەسەد بتوانێت چەکی کیمیایی بەکاربیێنێ تا لە دەسەڵاتدا بمێنێتەوە ئەوە دیکتاتۆرەکانی تریش وها بیر دەکەنەوە و دەتوانن چەکی کۆمەڵکوژی بەکاربیێنن دژی گەلانی خۆیان لە دەمێکدا ڕوبەڕووی بەرەنگاربوونەوە دەبن لە هەمان دەمیشدان ناکرێ ئەو چەکانە بکەونە دەستی حزب الله یا جەبهەت النوسرە و ڕێکخراوە تێرۆریستیەکانی تریشەوە. سیناتور لوین گوتا آماده بوین ناوەندێ کارنگی جبو ئاشتیە لە واشنطن ڕزگاربوونا ئەسد دێ ڕێخستین تیرۆریستی بەهێز بکەتن و ئەگەر ئیران و حزب الله شیە ئەسد ڕزگار بکە ئەوە ئەم دێ کێمتر پاراستی و بسڵامەت بن لەوان زێدەکردنا سەنگیا لەسەر ئەسد بتنێ ڕێگرە لەوێ سیناریۆیە. increased military pressure on Assad is the only way to achieve a negotiated settlement in Syria, which in turn is needed to restore stability to a زیادبوونی فشارە لەشکریەکان بۆ سەر ئەسەد تەنها ڕێگەیەکە بۆ چارەسەریەکی وتوێژ لەسەرکراو لە سووریادا کە پێویستە بۆ هێنانەوە ئارای سەقامگیری لە ناوچەکەدا و بە دڵنیاییەوە ئەم ناوچەیە پێویستی بە نائارامی و ناجێگیری زیاتریش نییە. هەر لە ئێستاوە پەنابەرانی سووریایی سەختەیەکی زۆری ئابووری بۆ شانشینی ئوردن دروست کردووە و بە ڕێژەیەکی کەمتریش بۆ تورکیا.
ڕەهەندی ئاشتی نێوان تورکیا و کورد زۆر ئاشکرا نییە. پەیوەندیەکانی نێوان بەغدا و هەولێر ئاڵۆزتر بوون. هەروە دێ و زیادبوونی سروشتی ئاینزایی لە قەیرانی سووریادا مەترسی شەڕی ناوخۆی بەرفراوانتری هێناوەتە ئاراوە. هەر بۆیە بەهێزکردنی تواناییە لەشکریەکانی سەرهەڵداوانی سووریا بۆ فشارخستنە سەر ئەسەد باشترین و لەوانەشە تەنها هیواش بێت بۆ چارەسەرکردنی سیاسیانەی ڕەوشەکە. سیناتۆر لەڤن و هەڤاڵێن خۆ دەجڤاتە سیناتۆراندا ژە دیرۆکە لادانا دیکتاتۆران فێر بوونە کو چەند قریز مەزن بتن ئالۆز بتن هەند بژارە بزەحمەت دبن و بێ دەردەسەری نابن. ئەفجا بژارە خراپ ji بژارên خراپتر ئەوە هەفکاریە هەرێمێ هەبتن دە ئالیکاریە ڕکابەریا دژی ئەسەدا و چەکرنا وان کۆمەڵان. The objective of the United States and our allies continues to be a political settlement that transitions Syria to a post-Assad. ئامانجی وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا و هاوپەیمانەکانیشمان هەر چارەسەری سیاسی دەبێت بۆ قۆناغی گواستنەوەی پاش بەشار ئەسەد کە هەموو پێکاتەکانی گەلی سووریا بەشدار بن تایدا. ئەمەش پێویستی بە بڕیارە بۆ گۆڕینی دینامیکیەتی لەشکری ئێستا و دڵنیاکردنی ڕژێمەکەی ئەسەد و لایەنگرانی شێتی لەوانە رووسیا کە ئەو ڕژێمە ئێستا خۆی بە بەهێز و جێگیریش دەبینێ ناتوانێت هەروە بەردەوام بێ لە بەردەم سەرهەڵدان و ئەو هاوپەیمانێتیە نێونەتەوەیی لە ئارادایە و وەک دەشبینرێ سەرهەڵداوان پشتیوانی گەلی سووریا و هاوپەیمانی نێونەتەوەییشیان لەگەڵدایە. سیناتۆر لەڤن پێشنیازێکدایە حکوومەتە ئۆباما هەتا ڕێبەرین سیاسی و لەشکریە سووری و وڵاتین هەرێمێژی بگەهینە هەف هەتا نەخشەیەکی ji بۆ کارێکی هەف پشکدانن ji بۆ چەکردن و ڕاهێنانە بزاڤە چەکدارە دژی ئەسەد و کۆمەڵên ku پشتەوانیە gelê سووری هەی و ji ئەسەد را ڕۆهن و ئەشکەرە بتن ku êdî ئەو xwe li ber hewlên ladanê nagiritin. Wî ew bawerî jî heye ku Sûriyaya bê ئەسەد dê welatek bitin تەڤایە پێکهاتن وێ پێک vebijîn. ئەسعەد گۆزە vekolînek fireh li ser dîroka Kurd û Kurdistanê kiriye ji destpêka peydabûna mirovaniyê. Dê vekolîna xwe da kak Esad berê xwe daya layenên û jêderên olî, şînewar û ji derên zanistî jî. Ew vekolîn naverokê semînarekê bû ji bo revenda Kurdî lê devera Washington û em jî li wir amade bûyn. ئەگەر ناحیە علمیەکە لێک بدەینەوە ئەگەر هاتوو ئاو هەڵسابێ ئاو لە سەرچاوەکانی ڕووبارەکانەوە هەڵدەستێ و بەرەو خوارەوە دەچێت. ئەگەر ئەو کەشتیەی نوح لە خوارەوە بێت تەسەووری هەموو زانایانی علمی و مێژونووسان دەڵێن کەشتی نوح لە خوارەوەی عێراقەوە ئیتر دروستکراوە و سەر ئاو کەوتووە. باشە ئەگەر ڕووبارەکان سەبرە هەڵسابن و بە ڕووبارەکاندا سەبرە هات بێتە سەرەوە یەکەم شاخ لە ڕووباری دیزلەوە بێ یەکەم شاخ کە تەسادوفی دەکەی شاخی جووتیە. ئەسعەد گۆزە خویا کرد و li gora vedîtina şînewaran şkeftên Kurdistanê cihê ve hewandina mirovê destpêkê bû lê pêtiviya jiyanê û rizgarbûnê li hember sextiya siruştî ew neçar kir fêrî xweyîkirina ajelan bitin û di pê ra destbiçandinê bike. ئەشکەوتی شانەدەر تاکە ئەشکەوتە لە دنیا کە ئێسک و فروشی ئینسانی بە تەواوی تێدا دۆزراویتەوە. بە گوێرەی زانایان باشترین شوێن ئینسان دەوانەیە لە ئەشکەوتی شانەدەرەوە هاتبێتە ئەشکەوتەکانی تر و پاش ئەشکەوتی شانەدەر زۆر لە عالمەکان دەڵێن زانایانی مێژوو دەڵێن ئینسان هاتۆتە لای دەوروپشتی سوورداش و ئەشکەوتی هەزارمێر لە سوورداش و ئەو دەوروپشتە کە هاتۆتە دەوروپشتی سوورداشیش ئیتر بڕاوەی پێکردووە دوورتر چووە نەیتوانێ بگەڕێتەوە تا شوێنێکی وەکو گوندێک لەسەر ڕووباری زەیبچوو دیکراوەتەوە پێ دەڵێن چەربۆ. ئەمە بە گوێرەی زانایان کۆنترین دەیە کە ئینسان دروستی کردێ. هەلبەت پەیدابوونا باوەرên olî û civandina mirovan li jêr wan baweran alîkariya destpêkirina şaristaniyetê kiriye. Someriyan qonaqeka gelek giringa dîroka Kurdistanê pir kirbû û herwesa zerdeştiyan. تا ئێستا هیچ مێژوونووسێک نەیتوانووە سەرەتای دروستبوونی کورد بگەڕێتەوە بۆ چ وەختێکە. بەڵام هەموویان دەڵێن چەند عەشیرەتێک لە کوردستان هەبووە وەکو وتی کاردۆخی لۆلۆ ئەوانە لە کوردستان بوون. لە ئاساری سۆمەریەکانە لوتی بودەیا
هەیە زۆریش ڕەنگە گوردایە لە سۆمەریەکانە زەردەشتیت پێدەچێت لە دینە هەرە کۆنەکانی دنیاێ زەردەشت لە کوردستانەوە دەستی پێ کردووە ئازەربەیجانی ئەوڕۆ وشەی ئازەربەیجان لە ئاتەشەوە هاتووە لە ئاگرەوە هاتووە بە گوێرەی دینی زەردەشتیت دینەکانی تر پاشان اقتباسیان زۆریان لە زەردەشتێتەوە وەرگرتووە ڕۆناچی دێ سمینارێ خوادا ئەسعەد گۆزە سەرنجڕاکێشا سەر دەستپێکن دابەشکردنا کوردستانی و هەروەسا شۆڕەشن ڕزگاری خواز و ئازادیە لە دوای دروستبوونی شۆڕشی خۆی بوون یاچیای ئاگریدا ئیحسان پاشا لە ساڵی 1929 هەتا 32 دەوڵەتی تورک نەیتوانێت سەیطرە لەسەر ئەم شۆڕشە بکە مجبور بوون داوای یارمەتیان کرد لە ئێران و لە یەکێتی سۆڤێت ئەو کاتەوە جێشەکەیان برد لە دیوی ئەوانەوە هاتن لە پشتەوە دەیاندا ئیتر ئەو شاخەیان گرتەوە ستالین بیری کردێتەوە باشە ئەگەر کورد ئەوەندە مخاوم بێ ئەوەندە شەڕکەر بێ ئەوەندە ئازابێ کە دەوڵەتی تورک نەتوانێ باریان ببا بۆ ماوەی 3 ساڵ بۆ منیش مشکلە دروست دەکەن ئەو ناوچەی نەخچاوانی ئەوانەی وەبیریانە لە مابینی ئەرمینیا و ئازەربەیجان فرۆیدینی هاتووەتە سەر بکەم کورد ناوچەیەکی ئۆتۆنۆمی هەبووە لە نەخچاوان ستالین هەرستا هەموو کوردەکانی بە شەوێک ڕاگەز کرد و لەسەر تاسەری رووسیا هەر خێزانە و لە شارێک لە جێیشی دووری کوردستان تەجێکردن و پشتەوانین ریفۆرمان دێ یاسایên penaberiê de lê Kongresa Amerîka serketinek baş bi dest ve îna dema civata sînatoran qanûnek bi piştevaniya dû partiyan pesend kirî. Lê ew rîform rastî astangan dibe dê civata nûneran de ku piraniya wê komarîne û ne gelek kêfxweşin bi qanûna civata sînatoran. Eger heta hilbijartinên dahatî ew rîform lê civata nûneran derbas nebû, ev dê bibe cihek mezin û berfireh dê kampêna hilbijartina da bigire. The bill as amended is passed. پارێزوانên guhorînxwaziya derbasbîna qanûna penaberiya ji senetê pîroz dikin. Gubirêya vê qanûnê parastina toxîbî wê bête şidandin û rêyeka dûr û dirêj ji bo wergirtina mafê hevwelatî bînê bo bi milyonha penaberên neqanûnî dadrêje. Lêbelê payivdarê civatê derbasbîna vê qanûnê ji civata dibin kontrola komariyan da bi babetekî pir ciyawaz dibîne. We're going to do our own bill. Em ê qanûna xwe amade bikin di rêka edetî re û ew dê rengvedana heza piraniya me bitin û heza gelê Emerîkî. Beynir rojdiya dike ku her qanûneka bi armanca guhorîna be divê ji aliyê piraniya komariyan ve bête piştevanî kirin û heta niha piraniya wan di jihetiya xwe li dor qanûna senatê bo wergirtina mafê hevwelatî bînê diyar kirîne. Lê seroka demokratan dibêje vêca ger bêt û qanûnek ku komarî pêşniyaz bikin wê demokrat di jihatiyê lê bikin. Em dizanin divêt li hev hatin hebît. Em dizanin kîpiraniye. Lê eger we dengên me bivin, divê tiştek hebît, endamên me dengî bû bidin. Heta niha 14 komariyan qanûna guhorîna rewşa penaberiya ku ji aliyê senetê ve hatiye daڕiştin pejirandî. Ji ber ku piraniya dengderên wan li sala borî ispanî bîn û wê carekî tir jî hewceyê dengê wan bibin. Komarî nikarin pêş deherin û çaverî serketina hilbijartina bikin bi dengê 20 yan 25 ji sedê ji dengên xelkê Amerîka Latîn ku li vir li Amerîka her zêde dibin. Şehreza dibêjin her çawa be gelek ji komariyan jî didilin ku ger piştevaniya li vê qanûnê nekin wê piştevanên xwe yên kevne parêz tûre bikin. If you're sitting there in the house, Eger tu li civata nûneran rûnî tu dê bi tirs bî rengvedaneke gelek bihêz hebitin. Lê tirsa mezintir ya piraniya van endama rengvedana baskê wanê rast e ne ji ber nerehetiya berfireha giştiye. Ev qanûn li civatê asêb ye û pirsa mafê penaberiyê wê yek ji serekîtirînan be li dengdana dahatî. Ew dê ji her du partiyan re mezintir bitin.
ئەگەر تشتێکی مەزن ji کۆنگرسێ دەرکەت ئەگەر نا یاریە خەتابارکردنی دێ دەست پێ بکە. همان دم بمليون ها مشختت نقانوني لبندا برسوا كونغرسينا فاتي سندي دنگ أمريكا. هێزên deryayên Emerîkî şiyan bawayekî serketî firokeka bê firokevan bi remote kontrolê bi sanahî binişînte ser gemiyekê. Ev tê hejmartin weka serketineka yan serketinekê di firîna hêzên deryayên Emerîkî de. هێزی دەریای ئەمریکا ڤیددیۆیەکی بڵاو کردوتەوە تیایدا نیشان دەدرێت فڕۆکەیەکی بێفڕۆکەوانی جۆری نۆرترۆپ گرامنی مۆدێل X47B لەسەر کەشتی فڕۆکە هەڵگری USS جۆرج هاربەرد وارکەر بوش دەنیشێتەوە. دەڵێت تاقیکردنەوەکە ڕۆژی چوارشەممە کراوە و فڕۆکەکە لە فڕۆکەخانەیەکی هێزی ئاسمانی لە ویلایەتی ڤێرجینیا هەستاوە و لە ئۆقیانوسی ئەتلەسی لە باشووری ڕۆژهەڵاتی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا لەسەر کەشتیەکە نیشتۆتەوە. ئەم جۆرە فڕۆکەیە دەتوانێت بۆ مەودای 3200 کیلۆمەتر بفرێت و دوو موشک هەڵبگرێت لەوانەی بە وردی نیشانەکانیان دەپێکن. دەکرێت فڕۆکەکە بۆ شوێنی دوورتر بەکاربهێنرێت و زیاتر بپارێزرێت لە ئاشکرابوونی بە ڕادار و هێرشی فڕۆکەی دوژمن. شوان ڕەشید، بەشی کوردی دەنگی ئەمریکا. û şareza dibêjin gemiyên bişiyana kontrolkirina firokên bê firokevan dê bêne bikar înan li dijî welatên weka Çîn û Îranê ku rengekî mûşekan durist kirine pê hêzên deryayên Emerîkî neçar dikin ji cihên dûrî defavan erkên xwe encam bidin. û vekulînek nû sebaret saxlemiya Emerîkiyan xweya dike ku bi giştî Emerîkî saxlemtirin. Lê renga demên dirêj digel nexweşiyan bijîn yan bi nexweşiyên kujek bi xurtanî bimirin. Di vê raportê de em ê berê xwe bidin ka eger çine. ئەگەر لەگەڵ ئەمریکایەکاندا باز لە چاوەڕوانیەکانی ژیان و تەندروستی بکەین ئەوە زۆر باش ئاگادارن. Ez bawer dikim Emerîkî dirêjtir dijîn lê ne şerte saxlemtir bin. Ez bawer nakim Emerîkî gelek saxlem bin. دکتۆر کریستۆفەر موری لە زانکۆی واشنگتن دەڵێت ئەم دوو کەسە ڕاست بوون. ڕاستە ئەم درێژتر دژین لێ gelek ji jiyê xwe bi seqatî derbas dikein. دکتۆر مۆر بەڕێوەبەراتی لێکۆڵینەوەیکی کردووە کە سەنگی خستۆتە سەر چەند نەخۆشی سەرەکی کە لە ماوەی 20 ساڵی ڕابردووە بۆ تەمای خراپی تەندروستی مرۆڤەکان و مردنی بەروەخت. لێکۆڵەران بۆیان دەرکەوتووە زۆرترین نەخۆشیەکانی کە دەبێت تەمای پەککەوتنی مرۆڤەکان بۆ ماوەیەکی درێژدەم نەخۆشیەکانی خەمۆکی و دڵتەنگی، پشتێشە، شەکرا، نەخۆشی سیەکان کە دەبێتە مایی گرتنی بۆڕی هەناسە و ئەو نەخۆشیانەی کە لە هەموو زیاتر دەبنە هۆی مردنی بەروەختی مرۆڤەکان جەڵدەی دڵ، جەڵدەی مێشک و نەخۆشی شێرپەنجەیە. هۆکاری سەرەکی ئەم نەخۆشیانەش جگەرەکێشان و خواردنی ناتەندروستە. ساڵانە 680,000 بە ئەگەرە خواردنا نەساغڵم دەمرن 400,000 بە ئەگەرە جگرەکێشانی دە پێڕا بە نەخۆشیین گرێدای قەلەویێ و پەنگی ناخوێنێ. لێکۆڵەران دەژڵێن پیسی ژینگەیەکێکە لە هۆکارە سەرەکیەکانی خراپی تەندروستی. ئینستیتوتی نیشتیمانی تەندروستی دەڵێت پیسی ژینگە دەبێتە هۆی نەخۆشیەکانی دڵ و سی و بەڵگەکان ئاماژە بەوەش دەکەن پیسی ژینگە کاریگەری زۆری هەیە بۆ سەر تەندروستی منداڵان. هێرۆ زەنگەنە دەنگی ئەمریکا. بینەران divê bernamê de me raportek heye sebaret amadekariyên Remezanê li Amerîka. Lê berî wê raportê me hez kir pisyarê ji we bikîn ka jimara musulmanan li Amerîka çend e. Milyon û nîv, 5 milyon yan 7 milyonin. Piştî vê raportê em ê bersiva rast û hinek zanyariyan jî li ser musulmanên Amerîka bidin. Ev meha pîroza musulmanan Remezanê dest pê kir. Musulman li vê mehê li her cihekî cîhanê bin baş amadekariyan dikin. Di vê raportê da ku raporteka Kurd e em ê berê xwe bidinê ka musulmanên Amerîka çawa xwe ji vê mehê re amade dikin. Li deverên dorûberên Washingtonê dikhanê xwarina helal difroşin bi gorekî daxwazê bikirên xwe berheviya bikin. ji ber ku ji bo musulmanan mehekî pergiringa salê ye. Ev meha aştiyê ye, meha dilovaniyê ye. Ez li vê mehê bi zeverim. Bi milyonha musulman ku li Amerîka dijîn her wekî li welatê xwe bin bi rojî dibin. In my opinion, there is no any difference. That the rule is one.
بباوریا من جداهی نینە هەر ئێک قانونە ڕەمەزانە بتنێ دەمێ ڕۆژێ فەرقا لە وڵاتی من 12 ساعت ڕۆژێ 12 شەڤێنە لەڤەر هەنێکی ڕۆژ درێژترە. Maybe a little bit longer that we fast. That is the only one I see that the difference. مسلمان جه الندا سپیده حتی بانگ مغربی و روش داد کود چه تشتی ندخون نودخون جبر هندیه لدم فتاری دخوازن خارنکا باشو بلزت برهف بکن. لدم اف بکره بزاوه دیکن توایا کلو پلو تشتید بیتوی با رمضان برهف بکن دکاندار جی بزاوه دیکن زحفی هبه. لما رمضان مسلمان پتر خورمه و گوشت حلال و فیقی دخون. من هر تشت رمضان را آماده کریا. گلک دکاندار وی دمی دکانه ودکن گو خلق پتر دید یان دکاره بیتا کریاره. لرمضان ام دمجمیرک یان دوان دریشتر لوردمینن حتا خلق حوجه نخوا دکرن. لداویا مها رمضان ججن تیتا گرتن. مالبات دیگه هفدو زاروک پر کیفه دکن. از گلک دلخوشم چکو مالباتا من دیج مغرب بین و پشتی رمضان عیده و از جوی روژه را پتر کیف خواشم. اف هسته لدف توایا مسلمان لأمریکا دجین لمها رمضان هف رنگه. فاتح سندی دنگ امریکا. بینران برسوار راست یا پسیاره ما که جماره مسلمان امریکا چنده 1.5 میلیون 5 میلیون یان 7 میلیون برسوار نزیک راستی 7 میلیونه ام دبیجن نزیک راستی چونکو اوت تخمینه او دسر هجمرین امریکا دا قد پسیاره اولی نائی کرن. پنابریا مسلمانا جبو امریکا لسال 1808 دست بیکر و حتا سال 1914 هزاران مسلمان جوالات جردست حالات امپراتوریا عثمانی گهان امریکا. مسلمان امریکا جواکن جدا جدانا لی برانیا مسلمان با اصل امریکی جواکن رشن افریقایینا گلک جوانا لوان سالن داوی بونا مسلمان. بینران هندکارن وی برنامه و چندین برنامه راپورتین ویدیو و هفپیوین و بابتین دی لسر مالپرن دنگی امریکا یان دنگی امریکا تماشا بکن. فیسبوک ما اوه کرد کنکشن ایمیل ماجی کرد کنکشن @voanews.com حتی هفتیه به دخیل شما ستافی دمی لافغاندنا کردان ایویا خوشی و سلامتی جوارا دیکن.